بینەرانی ڤارسڵاتوانە بێتوام کاتتان باش ئەوەی 13 ساڵە خەڵکیم دەبارەت چاوەڕێن وا خەریکە چاوەڕوانیەکە کوتای دێت و دەبێت بەڕاستی. من ئێستا لەسەر ڕێگای دووسایدی ڕانیە دووکانم. سەرەتا باوەتان پێ بڵێم لە چەند ڕۆژی ڕابردوودا لە سوشال میدیا بە شێوەیەکی گشتیا بڵاو کرێەوە کە چەند کۆمپانیەک لە سنووری هەولێرە هاتوون بۆ ئەم سنوورە بۆ تەواوکردنی ئەم ڕێگا دووسایدە کە 13 ساڵە تەواو نەکراوە. من دوواداچوونێکی وردم بۆ ئەو بابەتە کرد و لە سەرچاوێکی تایبەتەوە زانیاریم پێگەیشت. سەرەتا باسی لەوە کرد ئەم ئامێرانەی کە دەبین لە دیمەنەکاندا سەدان ئامێر پێک دێت. باسی لە ئامێرەکان کرد وتی ئەم ئامێرانە هی خۆمانن کە سەر بە کۆمپانیایەکە بە ناوی کۆمپانیای گەردین کە پرۆژەکانیان لە سنووری سلێمانی. ئەو سەرچاوەیە ئاماژەی بەوەدا کە ئەم ئامێرانە کە پێک دێن لە سەدان ئامێر کە ئێستا بەردەستن پێک هاتوون لە دوو قۆناغێک بە 7 ملیار دینار بە بەهای 7 ملیار دینار ئامێرمان کڕیوە کە ئێستا بەردەستن و قۆناغی دووەم ماوە کە پێک هاتوون بە بەهای 5 ملیار دینار کڕیومان ئەویش تاوەکو ئێستا نەگەیشتووە. ئەو سەرچاوەیە ئاماژەی بەوەدا ئەم ڕێگایە درێژیەکەی 35 بۆ 38 کیلومترە. سەبارەت بە گوشمە پرسیارم لێ کرد ئەو سەرچاوەیە ئاماژی بەوەدا کە تاوەکو ئێستا گوشمەکە لە بەردەستیدا نییە تاوەکو ئیعلانی بکەین خۆڕای بگەێنێت بە شێوەیەکی گشتی. پرسیاری ئەوم لێ کردوتم ئاخوو کەی دەست پێ دەکرێت ئەم پرۆژەیە وتی ئەم ڕێگایە لە هەفتەی داهاتووە تاکو 3 مانگ مۆڵەتی بە ئێمە دراوە بۆ دیزاینکردنی ئەم ڕێگایە واتە ئەم ڕێگایە بە شێوەیەکی گشتی تاوەکو 3 مانگی تر لە دیزاین دابێت. ئەوەشی نەشاردا ئەوەشی گوت وتی هەر کیلومترێک لە دیزاینەکە دەربچێت ئێمە دەست بە پرۆژەکانمان دەکەین واتە دەستپێکردنی پرۆژەکە لە هەفتەی داهاتووە تاکو 3 مانگی داهاتوو دەکەوێتەوە باری جێبەجێکردنەوە. سەبارەت بە تەوابوونی پرۆژەکە کەی تاوا دەبێت ئەو سەرچاوی ئاماژەی بەوەدا کە 1000 ڕۆژ لە بەردەستیاندایە بەڵام هەوڵی ئەوە دەدەن کە لە ماوەی ئەم 1000 ڕۆژە کەمتر لەو 1000 ڕۆژە پرۆژەکە تا بگریت و چیتر هاوڵاتیان لە نیگەرانیدا نەهێڵنەوە. ئەمەی ئێستا لە دیمەنەکاندا دەردەکەوێت وەک بە چاوی خۆتان دەبینن ئەمە پێک دێت لە سەدان ئامێر کە وەک خوشیان ئاماژیان پێدا دوو قۆناغی تاوەکو ئێستا ماوە نەگەیشتون بە چاو چۆن دەڵێیت زۆر دیار نییە چونکە ڕێژێکی زۆر لە ئامێر و دەستگا ئەلێرە ئامادەیە بۆ کارکردن وەک ئەو سەرچاوی ئاماژە پێداوتی هەر کاتێک 1 کیلومتریش لە دیزاینەکە دەربچێت ڕاستە خۆ دەست بە پرۆژەکان دەکەین. با ئەوەش پێتان بڵێم وەک ئەو سەرچاوەیە بە منی ڕاگەیاند لەم 35 بوو 38 کیلومترە 4 کیلومتر دەکەوێتە مەفرەقی سماقۆلیە واتە 4 کیلومتر لە مەفرەقی سماقۆلیەوە قێرتاو دەکرێت. کۆی پرۆژەکە 3 قۆناغە پێک هاتووە لە 3 قۆناغی یەکەم لە 4 قڕنە بوو هیزۆپە کە ئەوە 2 ساڵە تەواو کرا قۆناغی دووهەم و سێم لە هیزۆپەوە دەست پێ دەکات تەوەکو دووکان کە ئەمەش وەک ئەم سەرچاوی ئاماژە پێداوە لە ماوەیەکی نزیکدایان خۆت پێش وادەی دیاریکراو کە بۆیان دیاریکراوە کە 1000 ڕۆژە پێش کاتی خۆی تەوا بکرێتن. قسەی کۆتایی ڤار دەیکات.